ينتخب مجلس النواب من بين المرشحين لرئيس الجمهورية بأغلبية الثلثين. بۆ دووەم جار کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار شکستی هێنا. دیسان وادەیەک بۆ ئەنجامدانی کۆبوونەوەکە لە کۆتایی ئەم هەفتەی یان سەرەتای هەفتەی داهاتوو دیاری دەکرێت. دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو کاندیدی سەرۆکۆمار پارتی و یەکێتی لەلایەک و چوارچەوەی هەماهەنگی لەلایەکی دیکە بە هۆکاری ئەم دۆخە چەق بەستووە سیاسیە ناو دەبات. ڕێکەوتن لەسەرەوەی کە ڕەنگە یا ئەم پێنجشەمەی کە دێ یا شەمەی دوای ئەوە یعنی وەکو کۆتا مۆڵەت بدرێ بەم دوو حیزبە و بە ئیتاری تەنسیقی کێشە گەورەکەی بەڕاستی کوردە پارتی وێکێتیە لە هەمان کاتیشە هەر ئەوان نین ئیتاری تەنسیقی کێشە گەورەکەی ئیتاری تەنسیقیە پارتی وێکێتی نە بە خۆیان ئەم ڕێئەکەون لەسەر ئەم پۆستە نە ئامادەن بیدەنە کەسێکی تر لە کاتێکا ئێمە ئەزانین شیعەکان لە چەند خولی ڕابردوو سەرۆکوەزیران گەورەترین پۆستی خۆیانە داوێنە بە کەسێک کە هیچ پرسی نەبوو لە پەرلەمان نە عادل عەبدولمەهدی نە کاظمی سوودانیش دوو کورسی هەبوو ئەمان دێن هەمیشە ژمارە کورسەکانی خۆیان حسابەکەن هەموو شتێ بۆ ئێمە ژمارە کورسەکانمان ئەمێ نە مەسەلەی نەتەوەی لەلایەن گرنگە نە مەسەلەی ئەوەی کە ئێسام تووڕێی لە شەقامی عێراقا دروست بووە کە هەندێک داواکاری هەیە بۆ ڵۆشانەوەی پەرلەمان هەڵێەوە ڕێستان لە مودە دەستووریەکان نەگرتووە. ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی پێی وایە هەڵبژاردننی سەرۆکۆمار و یەکلاکردنەوەی سەرۆکوەزیران بۆ هەموو لایەنەکان قورسە و فشارە دەرەکیەکان لەسەر عێراق زۆر بەهێزە. لایەنەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ئیتاریش لە مووقیفێکی محریجان و ئەیانەوێت دەرباز بن لەم مووقیفە بۆ هەموو لایەنەکان قورسە ئەم پرسە و دیارە فشارە دەرەکیەکانیش لەسەر عێراق زۆر زۆر بەقووەتە. تایتڵی نەکردنی کۆبوونەوەی باڵین هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان ئەم جەرسێ ئافو سەرۆکی کۆمار لە ڕاستە هیچ پەیوەندی بۆ بڕگەیەوە نییە. ئەسڵەن ئەمەیان ئاسانترین بڕگەکانی ئێستای ڕۆژە سەختەکانی عێراق. ئەم گرێ زۆر ئاسانەکرێتەوە ڕاستە لە بینی ئێمە و برادرانی پارتی و کاندیدی تر هەیە و کاندیدەکان زۆریشن بەڵام گرێکوێرەی سیاسی نییە بەڕای من. گرێکوێرەکە لە شوێنێکی ترە ئەمیش بۆ تەختیە و ماسکی بابەتەکەی پێشووترە. فراکسیۆنی پارتیش نایشارێتەوە کە تا ئێستا ڕێکەوتن لە نێوان پارتی و یەکێتی لەسەر کاندیدی سەرۆکۆمار نەکراوە. بەڵام دەڵێت لێک تێگەیشتنی باش هەیە و پارتی داوا دەکات پرسەکانی پێکهێنانی حکوومەتی هەرێم و هەڵبژاردننی سەرۆکۆمار بە جیا یەکلایی بکرێتەوە. گرێکوێرەی دیاریکردنی سەرۆکی کومار لە بینی پارتی یەکێتی ئەوە دەگەڕێتەوە بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێم کابینەی دێم و حکوومەتی عێراق. ئەمە وەکو پارتی دەکەین دوو پاکێجی جودا جودا یەکێتی داوا دەکا بکرێتە یەک پاکێجی ئەمە داوا دەکەین بەپێی ئستحقاقی انتخابی لە هەرێم هەر بەپێی دەستکەوتی خۆی حکوومەت پێک بهێنرێت لە بەغداش بە هەمان شت بەپێی ئستحقاقی انتخابی. گفتوگوکان بەردەوامن لە بینی پارتی و یەکێتی هەتا ئێستا هیچ ڕێککەوتنێکی کوتایی نەکرا لە بینیان بەڵام لێک تێگەیشتنێکی باشەیە. پارتی و یەکێتی کە بەردەوام بانگەشەی یەکدەنگی کورد و بەرژەوەندی نیشتیمانی دەکەن بەڵام کە دەگاتە سەر پۆست و پلە بەرژەوەندی حزبیەکان پێش دەخەن و ململانەی لەسەر دەکەن. هەر ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە زیاتر لە ساڵێک پێکهێنانی حکوومەتی هەرێمیان پەک خست و ئێستاش لە بەغداد هەڵبژاردننی سەرۆکۆمار. نصاب 85 شكرا جزيلا.